Matematik grundläggande, sidan 57. Fråga nummer 9a, 67 plus 48. 67 plus 48, jag börjar hela tiden från höger. همیشه لدستی راست دست پیدا کم کودکم و 7 لگل 8. 7 plus 8 lika med 15. 15 هموی او ها نانوسم. 5 که دانوسم یکا که لیر دادنه. یکا که چونکه لخانه دیانا. تیو طالا. استا این طالا کتابو استا تیو طالی کودکم و 8 plus 6 plus 4. یکو 6 7 7 و 4 11. 11 که هموی دانوسم چونکه هیچم لیر نمایا. 11. سرزمکە کردیا 115 ئەو هەلۆ مامۆستای دەنێری 67 plus 48 لیکەمێ 115 ئەو 115 ناوە چی تایبەتی هەیە پێی دەڵێن سوممە ئەو 67 ناوە چی تایبەتی هەیە پێی دەڵێن تەرم هەر لۆ زانیاری ئەوەش تەرم plus تەرم لیکەمێت سوممە بە کوردی ڕادە لەگەڵ ڕادەی کۆکردنەوە یەکسانە بە سەرجەم. سوممە واتە سەرجەم. تەواو بووین. ئێستا پرسیاری ب 136 plus 84. 136 plus 84 دیسان چاچیان دەکەم ئەو هالێرە 136 plus 84 نابی هەشتەکەی لە ژێریەکەکەی بنووسم هەڵەیە چونکە هەشتەکە تیۆتاڵە سێکە تیۆتاڵە دەبی لە ژێریەک و 6 ئێنتاڵە 4 ئێنتاڵە لە ژێریەک لێرە یەکەکە 100 تاڵە بەڵام لێرە 100 تاڵم نییە کاتە ئەوها دەینووسم. ئێستا کۆی دەکەمەوە لە دەستی ڕاست 6 کۆ 4 یەکسانە بە 10 لیکەمێتیە سفرەکە دەنووسرێ بەڵام یەکەکە لێرە نانووسرێ دەچی لێرە دەنووسرێ لێرە لە لای تیۆتاڵ. ئێستا تیۆتاڵەکان بە یەکەوە کۆ دەکەمەوە 8 plus 3 plus 8 1 و 3 4 4 کۆ 8 12 بەڵام 12کەی هەمووی نانووسم تەنیا دووەکەی دەنووسم یەکەکەی دەینم لێرە دایدەنێ. ئێستا کۆی دەکەمەوە 8 plus 8 100 تاڵەکان کۆ دەکەمەوە بە یەکەوە لیکەمێتەوە سەرجەمەکە بووە 220 سوممەکە بووە 220 ئیشەکەی کە کردمان ئەو ئیشە ناوی ئەدیشونە واتە کۆکردنەوە. ئیشەکە ناوی ئەدیشونە کاتە ئەو هالۆ مامۆستای بنێرە ئەوە نا ئەوە تەواو بووین لێرە بەڵام ئەوها ئەوەی دەنێری ئەوەی هەمووی دەنێری لێرە کە لێرە هەیە ئەوە ئەدیشونە ئەوەش ئوپستێلنینگە چاکمان کرد ژمارەکانمان لە ژێر یەک نووسی لێرە نووسیمان پلوس کەواتە کۆیان دەکەینەوە بەڵام هەموو ئیشەکە ناوی ئەدیشونە بە کوردی کۆکردنەوە ئەدیشون ئەوها ئەدیشون ئەگەر گوتیان ئەوە ئیشە چیە ئەدیشونە ئەوە ناوی چیە پلوس ئەوە ناوی چیە سوممە ئەوە ناوی چیە تەرم ئەوە ناوی چیە تەرم سوممە تەرم کۆتەرم سوممە ئەوەش تەواو بووین. چیە سێ 158 plus 26 plus 45 ئەوها لە ژێریەک دەیان نووسی نابی ئەم دووەکە لێرە بنووسم هەڵەیە دووەکە لێرەیە هەر کەسە لە ژێر خانەی خۆی ئەو خانەیە یەکەم لە لای ڕاست ئێنتاڵ ئەوە ناوەندەکەی تیۆتاڵ ئەوەش بەتەنێ 100 تاڵ. ئێستا ئێنتاڵەکان کۆ دەکەمەوە پلوس ئەوانە هەر سێکیان بەیەکەوە کۆ دەکەمەوە 8 plus 6 8 و 6 14 کۆ 5 19 19کەی هەمووی لێرە نانووسم تەنیا نۆیەکەی دەنووسم یەکەکەی لێرە دادەنێ. ئێستا ئەو یەکە کە بووە تیۆتاڵ کۆی دەکەمەوە لەگەڵ 5 و لەگەڵ 2 لەگەڵ 4 ئەو چارەی بەیەکەوە کۆ دەکەمەوە 8 plus 5 6 1 و 5 6 6 و 2 8 8 و 4 12
12ەکەی هەمووی لێرە نانووسم، تەنیا دووەکەی دەنووسم، یەکەکەی دەچم لە لای 100 تاڵی دەنووسم. ئێستا ئێت پلوس ئێت لیکەمێت تۆ سومەکە بووە چەند، سەرجەمەکە بووە چەند، تۆ 100 شوگونیە، ئەوە سومەیە، ئەوە سومەیە، ئەوەش بە تەنیا تەرمە، ئەوەش بە تەنیا تەرمە، ئەوەش بە تەنیا تەرمە، تەرم کە پلوس بی تەرمە ناویان، سەرجەمەکەش سومەیە. ئێستا دەینە لای دیەکە چیە؟ 412 plus 43 plus 714 هەر سێکیان لە ژێر یەک دەنووسم هەتا بتوانم ئێستا کۆیانکەمەوە. ئەوها 412 43 714 ئێن تاڵەکە لە ژێر ئێن تاڵەکەی بە یەکەوە کۆ دەکەمەوە، دەست پێ دەکەم بەلای ڕاست، 2 کۆ 3 5 و 4 دەکان 9. هیچم نەبوو لێرەی دانێم. ئێستا 1 و 4 5 و 1 لیکەمێ 6. ئێستا 4 کۆ 7 لیکەمە 11 چونکە هیچم نەمایە لێرە 11ەکەی هەمووی دەنووسم، پێویست ناکە تەنیا یەکەکەی بنووسم، یەکەکەی دی لەلایەش کە دانێم هەمووی دەنووسم چونکە هیچم نەمایە. سومەکە بووە چەند؟ 1869 ئەوە ناوی سومە. ئەوان دیکەش هەر یەکە ناویان تەرم. ئەگەر گوتی ئەوە ناوی چییە؟ ناوی تەرمە. ئەگەر گوتی ئیشەکە چییە؟ ئەدیشونە، کۆکردنەوەیە. ئێستا تەواو بووم، دێمە لای پرسیاری ژمارە 10. Fråga nummer 10 A. 92 minus 39. 92 minus 39. 92 minus 39. Jag börjar med en tal. 2 minus 9. 2 نۆیلێ بڕوە نابی. 2 گچکەیە. کو نۆیلێ دەڕوە. کاتە ئەمن دەبی نۆیەکەی خورد کەمەوە یا لۆنەر فرۆنیان هەمیشە لە کاتی لۆنەی ئەو ژمارەیە کە لۆنەی لێ دەکرێت یەکی کەم دەبیتەوە. واتە ئەگەر 9 بوو دەبیتە 8، ئەگەر 8 بوو دەبیتە 7 بوو دەبیتە 6. ئەوها ئێستا ئەو یەکەی کە ڕۆیشت کە لۆنە کرا دەچی لە تەنشت ئەو ژمارەیە کە لۆنەی پێویست بوو لە تەنیشتەوەی دادەنیشی. ئەوها کاتە دووەکە نامینێ هەمیشە دەیلۆ زیاد دەبی بە 12. کات ئەو دووە نەما لەسەرەوە دەنووسم بووە 12. ئێستا زۆر باشە. 12 minus 9 12 نۆی لێ دەرکەم 3 دەمینێ. 12 نۆی لێ بڕوە 3 دەمینێ. 8 3 لێ کەمەوە 8 minus 3 لیکەمێ فێم. لێرانە ئەو ژمارەیە ناوی سومە نییە لۆ چونکە مینوسم هەبوو. ئەو ژمارەی کە دەرچوو ناوە چ تایبەتی هەیە پێی دەرێن دیفەرەنس. دیفەرەنس ناوی دیفەرەنسە. بە کوردی جیاوازی، بە کوردی ناوی جیاوازیە. بەڵام ئەوانە هەر ناویان تەرمە. 39 تەرمە، 92کەش تەرمە. تەرم نەگۆڕە، تەرم هەر تەرمە. لە پلوس و لە مینوسی هەر ناوی تەرمە، بەڵام ئەنجامەکەی گۆڕە. ئەنجامی لێدەرکردن ناوی جیاوازیە، بە سویدی دیفەرەنس. تەوا بووم. ئێستا دەچمە لای پرسیارەکەی دیکە کە چیە؟ پرسیاری بی. 8 minus 43 هەر لێرە بینوسم 8 minus 43. 8 ئەو 8ەکە minus 43 مینوسەکەش بنووسم. ئەو جا ئێستا دەبی زۆر ئاگام لێبی. 0 minus 3 0 گچکەیە، لە ترێ گچکەترە ناکرێ. ناچارم هەشتەکەی خورد کەمەوە. ئەو هەشتێکە خورد دەکەمەوە، هەشتەکە دەبیتە چ؟ هەشتەکە کە خورد کراوە کەم دەبیتەوە، دەبیتە 7. لەسەرەوە دەینووسم 7. سفرەکەش چونکە یەکە چیلۆ زیاد بووە وەکو ئەوەیە دەیلۆ زیادوی دەبیتە 10. یەکەکە دادەندرێت لە تەنیشتی لە لای چەپ، سفر نەما ئێستا بوو بە 10. کاتە ئێستا 10 تیە مینوس 3 10 سەی لێ بڕوە دەکاتە 7. لە لایەکەی دیکەش ئەو 7 ئەو چارەی لێ کەم بیتەوە
خو مینوس فیرە لیکەمێ ترێ دیفەرەنسەکە جیاوازیەکە چەندە؟ ترێتی خو ناوی دیفەرەنسە دیفەرەنس ئەوەش ناوی تەرمە ئەوەش ناوی تەرمە کەواتە تارم مینوس تارم لیکەمێ دیفەرەنس ئەوەش تەواو. ئێستا دەینە لای پرسیاری سی 173 مینوس 28 173 مینوس 28 نابی ئەمە 28 ئەوها بنووسم ئەوە هەڵەکی زۆر گەورەیە چونکە شوگێ ئۆتا خانەی ئێنتاڵە. ئێستا مینوسەکەش دەنووسم ترێ مینوس ئۆتا نابی چونکە ترێ گچکەترە لە ئۆتای ناچارم ئەمن هەفتەکەی خودکەمەوە هەفتەکەی قەردکەم قەردی وەرگرم لەو هەفتەی کە قەردی وەردەگرم هەفتەکە دەبیتە 6 هەمیشە یەکی لێکەم دەبیتەوە سێکەش وەکو ئەوەی وایەکەکەی لێرە دابنرێ دەبی بە 13 سێ نەماچی دیکە بوو بە 13 ئەو ئیشارەتەواتە نەما سێ بوو بە 13 شەشەکە هەفتەکە نەما بوو بە 6 ئێستا ئەمن تەمەشای سێ و هەفتی ناکەم بەڵکو تەمەشای 13 و هەشتی دەکەم 13 ترێتۆن مینوس ئۆتا دەکا 5 ئەو دەچمە لای شەشەکەی ئەو شەشە لەگەڵ ئەو دووەی 6 مینوس 2 لیکەمێ فیرە ئەو یەکەی سەدانیش بە تەنێ لێرە هیچ لە ژێری نییە هیچ ژمارەك لە سفری زیاتر کەواتە هەر دەکا یەک ئێت مینوس 9 هەر دەکات دیفرەنسەکە چەندە جیاوازیەکە چەندە 145 ئەو هادەنووسی ئەو هالۆ مامۆستایەکەت دەنێری. ئێستا دەچینە لای پرسیاری دی ئەوە دی 317 مینوس 192 300 ئەوها خودتۆنەکەش ئەوها مینوس 192 مینوسەکەش لێرە دەنووسرێ. ئێستا ئەوە تیۆتاڵە یەکەکانیش ئێنتاڵن ئەوها بە ڕەنگەشکە دەنووسم هەتا ئاسان بیلۆم سۆرەکان لەگەڵ یەک خو هەفت دوی لێ بڕوە زۆر ئاسانە قەردوشتی پێناوێ لۆنەی پێناوێ یەکسەر دەکاتە 5 بەڵام کە دێمە لای ئەو یەکەی یەک نۆی لێ بڕوە نابی ناچارم لە سەیەکەی قەردکەم سەیەکە نامینێ چونکە قەردم لێ کرد یەکەکەش نامینێ سەیەکە قەرد کرا دوی ماوە هەمیشە یەکی کەم دەبیتەوە دوی دەمینێ یەکەکەی کە وەری دەگرم لە تەنشت ئەو یەکەی دەبیتە 11 کەواتە یەکەکەی ئێرەش بوو بە 11 یەکەکە نەما ئەوها لەسەرەوە دەنووسم 11 ئێستا ئەو 11ە ئێلڤا مینوس نیە دەکاتە 2 دێمە لای خانەی سەدان تڤۆ مینوس ئێت 2 یەکی لێ بڕوە دەکا 1 سەر جیاوازیەکە بووە 125 دیفەرەنسەکە چەندە 125 ئەو هالۆ مامۆستا دەنێری ئەوها دەنێری لێرە ئەوە مانای نەما ئەو شتە ئەوها کە هێڵەکی ئەوها واتە نەما یەکەکە بووە 11 سێ نەما بوو بە 2 ئەو مانای هەیە. ئەوەش تەواو بینە لای پرسیاری 11 پرسیاری 11 Johannes läser en bok som har 275 sidor. Johannes کتابەکی دەخوێنیتەوە ئەو کتێبە 275 لاپەڕەیە. Han har läst هەتا ئێستا چەندی خوێندیتەوە 48 sidor هەتا ئێستا 48 لاپەڕەی خوێندیتەوە. پرسیارمان لێ دەکا hur många sidor har Johannes kvar att läsa ئایا چەند لاپەڕەی مایە بخوێنیتەوە زۆری مایە بێگومان نیوەشی نەخوێندیتەوە چونکە زۆر گەورەی کتێبەکە 275 لاپەڕەیە و تەنیا 48 خوێندیتەوە. ئەو پرسیارانەی کە دەڵێ مایەوە کڤار واتە مایتەوە هەمیشە ئەم دەبی بزانم لێدەرکردن هەیە مینوس هەیە ئەو ژمارەی دەینم مینوسی دەکەم لەگەڵ ئەو ژمارەی
200 خوتی فێم چونکە ئەمن کوارم دیت کوار واتە چەندی مایتەوە لە کاتی مانەوە مینوسە ئیشەکە ڕێکنەکە مینوسە 200 خوتی فێم مینوس 48 دەکەم 48ش نابی ئەمن هەڵە بنووسم بچم بنووسم 48 ئەوها نابی دەبی لێرە 48 بنووسم دەبی ئەو شتانە بزانم ئەوە خانە یەکانە پێنجەکە ئەو هەشتەش لێرەش ئەو دووە خانەی سەدانە هەفتەکەش خانەی دەیانە ئێستا لێ دەرکردنەکەی ئەنجام دەدەم دێمە لای خانەی یەکان ئێنتاڵ فێم مینوس ئۆتە نابی چونکە فێم گچکەیە ئۆتەش گەورەیە ناچارم بچم لۆنەی بکەم لەو هەفتەی کە لۆنەی دەکەم هەفتەکە دەبیتە 6 پێنجەکەش دەبیتە 15 چونکە یەکەکە ئەوها لێرە دادەندرێ لە تەنشت پێنجەکە دەبیتە 15 هەفتەکەش کەم دەبیتەوە دەبیتە 6 هەمیشە یەکی لێکەم دەبتەوە دەبتە 6 ئێستا فێمتۆن مینوس ئۆتە دەکاتە خو 15 هەشتی لێ بڕوە 7 دەمێنێتەوە دەچمە لای خانەی تیۆتاڵ 6 چاری لێ بڕوە زۆر ئاسانە دەکات 2 ئەو جە دەچمە لای دووەکەی دیکە لێرە هیچ نییە 2 مینوس 0 هەر دەکات 2 دیساندەی نووسمەوە چەند لاپەڕەی مایە لێرە دەنووسم سیدور کوار ئاتلاسە 227 لاپەڕەی مایە یۆهانەس بخێنیتەوە هەتا هەموو کتێبەکەی تەواو بکە 200 کاتە ئەوها لۆ مامۆستای دەبی بنووسرێ ئەگەر گۆتی لێمنەئینی بکەن و بینێرنەوە بزانم کو تێگەیشتینە ئێستا ئەو پرسیارەش تەواو بوو بینە لای پرسیاری ژمارە 12 مێهیر سکولە ڕێکنا 162 پلوس 37 یودەهان سۆهار مێهیر ویستی ئەو دوو ژمارانە کۆکاتەوە چوچی کرد ئەو هاینووسی 162کەی نووسی 37کەشی لەژێری نووسی پاشان کۆی کردەوە نووسی دووەکەی نووسی لێرە 6 و 7 13 سێری نووسی یەکەکەی لێرە دانا 1 و 1 2 لەگەڵ سێ دەکا 5 گۆتی ئەوە تەواو 532 بەڵام هەڵی کردیە چونکە لێرە نووسرایە ویلکت فێل هار میهیرت یورت میهیر چه هەڵاکی کردیە فێلەکەی چییە چونکە هیچ کاتێک 162 لەگەر 37 ناکاتە 500 162 لەگەڵ 37 لە 200ش کەمترە کەواتە ناکاتە 500 ناکاتە 300ش ناکاتە 400ش مهیر دەبوایە بیزانی بە 500 هەڵەکی کردێ لە جێکی هەڵەکەی چییە ئەو سێی لەژێر یەکەکەی نووسی ئەوە هەڵەیە دەبا سێەکەی لەژێر شەشەکەی نووسی بە هەفتەکەشی لەژێر دووەکەی نووسی بە کەواتە ئەتوو وەڵامەکەت چێ دەرەی هانهار پلاسێرات فێل سیفرور هانها پلاسێرات سیفرونە فێل سیفرورنا فێل واتە جێەکانی هەڵە کردێت جێی دانانەکەی هەڵەیە سەیەکە دەبوا لێرە بە هەفتەکەش دەوا لێرە بە واتە ئەتو دەرەی هەڵەی کردێت چونکە سیفرەکانی لە جێی هەڵە دانایە پلاسێرات سیفرونە فێل تەمەشای فاسیتیش بکە بزانە ئەوان کویان جواب دایتەوە توش ئەوها جوابدانەوەکەی بکە بزانە ڕەنگە ئەوان زۆرەشکەبی بەڵام لێرە هەر لۆ تێگەیشتینە ئایەکەمان تەواو ئێستا بی ویلکت ئاردێن ڕێتە سوارێت لێت دەپرسن باشە ئەگەر مێهیر هەڵی کردیە ئەدی وەڵامە ڕاستەکە چییە لۆ ئەو و پیفتەی ئەتوش دەچی بە خۆت دەینی 162 دەینی بە خۆت پلاسێرەی دەکەی بە باشی 37کەش لێرە دەنووسی ئێستا زانیت کە دووەکە لێرەیە هەفتەکە لێرەیە ئەو ئێستا کۆی دەکەیەوە زۆر ئاسانە ئیشەکەت چونکە ئەتوو دەزانی سیفرەکان کو لە ژێر یەکدی بنووسی هەتا هەڵا دەرنەچی 162 ئێستا کۆیان دەکەینەوە کە کۆیان دەکەینەوە دەچینە لای ڕاست 2 پلوس خولی کەمێنیە دوایە 6 پلوس سێلی کەمێنیە یەکەکەش بە تەنەیە هیچی لەکنیە دێتە خوارێ ئەوە وەڵامە ڕاستەکەیە ئەو هادە دێ مامۆستای دەڵێ ئەو هایە وەڵامە ڕاستەکە
162 لەگەڵ 37 سومەکە کردیا هوندرە نێتی نییە سەرجەمەکە کردیا هوندرە نێتی نییە نەیکردە 532 ئەوە هەڵەیە چونکە فێل پلاسێرینگ هەڵەی کردیا. دەینە لای پرسیاری 13. پرسیاری 13 ئاکسل ڕێکنەر سۆهار. ئاکسل دوو ژمارەی هەیە ئەو دوو ژمارە 237 کۆ هوندرە فۆرتی ئۆتا چ دەکا یەکسەر کۆ ناکاتەوە دەچی ژمارەکان هەردووچیان دەگۆڕی ئەو جدوایە کۆیان دەکاتەوە چونکە ئاکسل زۆر زۆر زیرەکە. بەڵام لێرە لێمان دەپرسن فۆرکلارە هور هان تێنکەر. ئێستا فۆرکلارەی دەکەم ئاکسل چی کردیا. ئاکسل چووە ئەو ژمارانەی گۆڕیە هانهار ئێندرات سیفرونە تاڵن لەبەر چ گۆڕیتی هەتا ئاسانبی فۆرئات دێسکەبلی لێت چی کردیا 148ەکەی هینایە کۆی کردیتەوە پلوسی دوی کردیا ئەوها دوی هینایە پلوسی کردیا ئەو 148 لەگەڵ دوی دەبیتە 150 چونکە 2 سفڕیەکە کە لێرێ 1 و 4 5 یەکەکە جش دێتە خوارێ کە ئەو های کردێ دوایە چۆ چی کردێ لەلایەکەی دیکە 237 هینایە مینوسی دوی کردیا ئەنجامەکەی بوویتە چ 7 دوی لێ بڕوا 5 3 کەش دێتە خوارێ 2 کەش دێتە خوارێ وەچی دەبینین 235 ئەوە 235 ئەوی دیکەش 150 ئەوە 150 ئەو جە چووە 235 کۆ کردیتەوە لەگەڵ 150 چونکە زۆر ئاسان بووە ئێستا کۆرکردنەوەکە 5 کۆ 0 هەر 5 3 کۆ 5 لیکەمێ 8 ئۆتا لێرەش 2 تڤۆ کۆ ئێت پلوس ئێت لیکەمێ ترێ وەکو دەبینین 385 385 ئەگەر ئەوها بکەی زۆر زۆر ئاسانە کۆکردنەوەکە بەڵام جارێ ئەمە نەنخێندیە دوایە دەگەینە ئێرە تەنیا لۆ مامۆستای بنووسەکە لێرە چ نووسرایە ئەوها ڕوونکەوە 148 پلوس دوی کردیا و 237 مینوس 2 ئەو دوو ژمارە دەرچووە هەتا ئیشەکەی ئاسانبی فۆرئات دێسکەبلی لێت ئات ڕێکنە تەماشای فاسیتیش بکە بزانە ئەوان کو ڕوونیان کردیتەوە پرسیاری 13 پرسیاری 13یان کو ڕوون کردیتەوە بەو جۆرەی ڕوون دەکەیەوە پاشان بەو جۆرەی لێک دەدەینەوە زۆر ئاسانە وەکو دەبینن ئەگەر ئەو های نەکردبا یەکسەر کۆی کردباوە ئەو دوو ژمارەیە یەکسەر زۆر زەحمەت دەبوو چونکە 8 و 7 15 5 لێرە دەنووسین یەکەکەی دەبینە ئەو لای کەواتە ئیشەکەی خۆی ئاسان کردیا ئاکسل یەکەچی دیارە زیرەکە. ئێستا دەینە لای پرسیاری 14 ئەو تەواو بوو پرسیاری 14 Fråga nummer 14 är rasist köpta hörlurarna var priset sänkt med 425 kronor. کە هۆرلوورەکانی کڕی نرخەکە داشکا بوو هەرزان کرابوو واتە کە کڕی بە هەرزانی کڕی چکە نووسرایە نو ئێن داست ئێستا تەنیا پریسەکەی 1299 کرۆنە ئەوە واتە کرۆن ئەو شتە ئەو ئێرە واتە کرۆن ئەو هێمایە لە جیاتی کرۆنی ئەوها دەنووسن دوو خاڵی دەکەن شتە لێرە دەکەن واتە کرۆن بەڵام پێویست ناکات و تەمەشایوەیکەی ئەوە واتە کرۆن تەنیا کەواتە ژمارەکە چەندە 1299 لە جیاتی بنووسن کرۆن ئەوها دەنووسن دوو ئەوەی دەکەن کە هۆرلوورەکانی کڕی پریسەکە داشکا بوو چەندیان هەرزان کردبوو 445 پرسیارمان لێ دەکەن دەڵێن vilket var priset från början ئایا پێشی داشکانەکەی نرخەکە چەند بوو بێگومان گرانتر بوو بێگومان لەو ژمارەی گرانتر بوو بە 445 کەواتە ئەمن دەبی ئەو دوو ژمارەی بینم
کۆیان بکەمەوە پلوسی یەکتریان بکەم 1 2 9 9 پلوس 445 نابی هەڵەی بکەم بچم 400ەکەی لێرە بنووسم 45 لێرە بنووسم ئەوە هەڵەیە دەبی چارەکە لێرە چارەکەی دی لێرە پێنجەکەش لێرە نۆیەکە لەگەڵ پێنجەکەی ئەوە خانەی یەکانە ئێنتاڵە و ئەو نۆیە و ئەو چارەش تیۆتاڵە ئەو دووە و ئەو شەشەش ئەو چارەش هوندرەتاڵە ئەو یەکەی ئێرەش بە تەنیا تووسنتاڵە ئێستا کۆیان دەکەینەوە ئێستا کۆیان دەکەمەوە نیە پلوس فێم نیەی کۆ دەکەمەوە لەگەڵ پێنجی 9 دەکاتە 4 9 لەگەڵ 5 کۆی دەکەمەوە یەکسانە بە 4 لێرە دەنووسم 4 ئەو یەکەکەی نانووسم دەچم لێرەی دادەنێم لێرە ئەو یەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ نۆیەکەی یەکسانە بە دا کۆی دەکەمەوە لەگەڵ چاری دەبیتە 4 چاردەکەی هەمووی نانووسم تەنیا 4 یەکەکەی چاری دەچم لێرە دادەنێم لە لای هوندرای ئەوجە 1 و 2 یەکسانە بە 3 کۆ 4 یەکسانە بە 7 لێرە دەنووسم ئەوجە دەچمە لای یەکەکەی دیکە کە بە تەنێ مایتەوە لێرە هەزارە لێرە هیچم نییە یەکسەر دێتە خوارێ هۆر لورەکان بە چەندی بووە کاتی خۆی بە 1744 کڕۆنی بووە بەڵام سنگت واتە داشکان هەبووە نرخەکە هاتیتە خوارێ سێنکەی کردیە نزم بووە لە بوویتە چەند ئەوجە بوویتە 1299 بەڵام کاتی خۆی بە 1744 بووە کاتە ئەوها دەنووسی لۆ مامۆستایەکەت ئەوها دەنووسی ئێرانە نا بەڵام تەنیا ئێرە ئەوەش تەواو بووین دەینە لای ئەو پرسیارانە کە ئەمن هەز دەکەم لەو جۆرە پرسیارانەم زۆر کردیە تەنیا ئۆبستێلنینگەکەی بکەین وا دەتوانی بە خۆت ئەوانەی دانەی 977 لە ژێری بنووسی 68 لە ژێریشی بنووسی 123 و دەست پێ بکەی کۆ بکەیەوە لای ڕاست کۆ بکەیەوە 7 و 8 15 15 و 3 18 8 لێرە 1 لێرە 1 و 7 8 8 و 6 و 2 واتە 8 و 8 دەکا 16 و 1 و 9 دا یەکی 16 ئەو های لێدێ 1168 پێویست ناکەم یەک بە یەک ئەو پرسیارانە بکەم پرسیاری 15 هەز دەکەم لەو جۆرەم کردیە تەنیا ستێل لە ئوپەکەی بۆ جۆرەی دەکەی و یەک کۆیان دەکەیەوە پاشان هەتا بزانی ڕاستت کردە یان نا تەمەشای فاسیتیش دەکەی فاسیتیش هەیە هەتا بزانی ڕاستە یان نا بەڵام ئەوها لە ژێر یەک ژمارەکان دەنووسی هەر کەسە و لە ژێر ژمارەکەی خانەی خۆی پرسیارەکەی دیکە بێ دیسان بە هەمان شێوە 625 دەنووسی 87 لە ژێر دەنووسی ئەوها ئەو جارێک کمکردنەوەیە 5 دەبی ئەم دووەکەی خورتکەوە قەرتکەی لە دووەکەی 5ەکە دەبیتە 15 دووەکە دەبیتە 1 چاکەی بە جۆرەچی 5ەکە نابی کەم 7 نابی چونکە 5 گچکێ دووەکەی خوردەکە دووەکە دەبیتە 1 5ەکەش دەبیتە 15 ئەوجە 15 هەفتی لێ بڕوا 8 پاشان ئەو یەکەی ئێرە دیسان کەم 8 نابی چونکە یەک گچکەیە ناچاری ئەو جارەی شەشەکەش خوردکەوە شەشەکەش کە خوردەکەوە دەبی بە 5 ئەو یەکە کەشکە دەبی بە 11 ئەوجە 11 هەشتی لێ بڕوە یەکسان دەبی بە 3 و 5ەکەی ئێرە بە تەنیا دێتە خوارێ چونکە ئەو مینوسم نەدەبووە لەوێ بنووسی بە دەبووە تۆزێک دوورتر بنووسی بە ئەلێرە چونکە لێرە هیچ نییە ئەوجە 5 دێتە خوارێ یەکسەر دەبیتە 538 ئەوە پرسیاری ئەمن چاناکەم تەنیا لە ژێریەک بیانووسە و دئیش هەر ئەوها تەماشای فاسیتیش بکە هەتا بزانی ئەنجامەکەت ڕاست کردیە یان نا هیوادارم بتوانین ئەو پرسیارانە وەڵام دەینەوە چونکە لەو جۆرەمان دروست کردیە وەکو ئەوەی وایە دووبارەیە یەکسەر دێمە لای پرسیاری ژمارە 16 کە زۆر گرنگە زەحمەتی شەوەی ڕاستی بی
تێگەیشتنەکەی ڕەنگە ئاسان نەبی. بەڵام زۆر زۆر باشە ئەو جۆرە پرسیارانە 2-3 جار بخینمەوە. فامیلیەن یۆنگ خێزانەکەی ناویان یۆنگە ئفتر ناویان ئۆکەر دەچنە چێندەر لە یۆنگبی لە شاری یۆنگبی دەچن تیل بۆ کۆڵمۆردن یورپارک دەچنە باخچەی ئاژەڵانی کە ناوی کۆڵمۆردنە لە سوید لە لای یۆن شۆپینگ دەچنە وێندەرێ پۆدێ سێت سۆمکارتان ویسار بەو ڕێیدا دەڕۆن کە ئەو نەخشە پیشانمان دەدا کات ئەم دەبی بچن جوان جوان ئەو نەخشەی بخینمەوە ڕێگاکەیان ببینمەوە. پرسیارەکە چییە؟ پرسیارەکە هور لۆنگ ئار سترێکەکان ئەم دەبی بزانم سترێکەمان ئەی چییە؟ سترێکەواتە مەودایەکە ماوەکە مەسافەکە چەندە چەند دوور و درێژە لە ماڵی یۆنگ هەتا واتە لە شاری یۆنگبی هەتا کۆڵمۆردن یورپارک. ئەم دەبی لێرە بزانم شارەکەی وان لە چێە؟ ئەوەتە شارەکەی وان شارەکەیان ناوی یۆنگبیە ئەوەتە لێرە ئەو خاڵە هەوا ئێرە ئەو سۆرە ئەوە شارەکەی ئەو خێزانەیە. پاشان ئەو خێزانە بە بیلی دەچنە یۆن شۆپینگ یەکەم جار دەچنە یۆن شۆپینگ هەتا دەگەنە یۆن شۆپینگ 112 کیلۆمەتریان پێدەچی کەواتە ئەمە یەکسەر 112 دەنووسم لێرە. ئەوجە لە یۆن شۆپینگ دەڕۆن دەچن دەگەنە میۆلبی 99 کیلۆمەتریان پێدەچی 99ش لێرە دەنووسم نابی ئەم نۆی لێرە بنووسم هەڵەیە نۆی لێرە دەنووسم. دوای هێشتا دەڕۆن هەتا دەگەنە کۆڵمۆردنی ئەو خاڵەواتە کۆڵمۆردن 92 کیلۆمەتریان پێدەچی ئەو 92ش دەینم لێرەی دادەنێ. ئەوجە ئێستا هەر سێ ژمارەکان کۆ دەکەمەوە چونکە ئەوان لێرەوە ڕۆیشتن هەتا ئەوها ڕۆیشتن هەتا گەیشتنە ئێرە. ئەمن دەبی بزانم نەخشەی بخینمەوە دەنا ناتوانم ئەو پرسیارانە چاکەم. ئێستا ئەو سێ ژمارانە دەبی بزانم کۆ بکەمەوە. هەمیشە لە لای ڕاست دەستپێک دەکەم 2 کۆی دەکەمەوە لەگەڵ 9 لەگەڵ 2 کە 2 کۆ دەکەمەوە لەگەڵ 9 و لەگەڵ 2 4 و 9 دەکا 13 هەر سێکیان بەیە کۆ دەکەنە 13 سێکە لێرە دەنووسرێ بەڵام یەکەکە دەچی لێرە دادەندرێ. ئەوجە ئەو یەکە کۆی دەکەمەوە لەگەڵ ئەو یەکەی لەگەڵ ئەو نۆیەی لەگەڵ ئەو نۆی ئەو چارانە هەر سێکیان بەیەکەوە کۆ دەکەمەوە. وەکو دەبینن ئەو جۆرە کۆکردنەوەانە زۆر ئاسانە چونکە 1 و 9 10 1 و 9ەکەی دیش 10 و 10 دەکا 20 کەواتە هەمووی کردی 20 بەڵام 20 دەکا ئەوها هەردووچی نانووسم تەنیا سفرەکەی دەنووسم 2ەکەی دەچم لە چێندەر دادەنێم لێرە لە لای خانەی سەدان دادەنێم. ئەوجە 2ەکەی کۆ دەکەمەوە لەگەڵ یەکەکەی دەبی بە 3. ئێستا زانیم کە ماوەکە هەمووی لە ماڵی فامیلیەن یۆنگ لە یۆنگبیەوە هەتا دەگەیە کۆڵمۆردن باخچەی ئاژەڵانی کۆڵمۆردن 303 لە تەنیشتی ناچارم بنووسم کیلۆمەتر. سترێکەکە ماوەکە 303 کیلۆمەترە 303 کیلۆمەترە. کاتە چی خۆش.